بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وشوي سكام پیغمبر خواه صلى الله عليه وآله وسلم بعض جوار مكاش بين قلنشا وبيها والله ابن عباس فرماو جارشا فرماواش ورمنا خواه جل جلاله أحسن صورتنا ديم خواه ورمنا ديم بعض پرسیارش کردانی ونم یوجا پرسیاره که آنا بکه واتش زانی ملأ الأعلا چیشانا مناقشه کرا ملائکه فرا نزیکی جخوایو چیشه سرو چیشی مناقشه کرا ما چه من جواتم یا ربی مزانو فرما دستی که لایقا بویج نیاش سرو بازیم بینو شانام هرچی علم بگردم زانا علم اول و آخری فرما زانم که ملأ الأعلا جا کفاراتنا چیش بو بكفارة گناه شوروه و چیش بو بسبب وانه انسانی برز کرو درجاتش برز کرو فرماو زانم که چانین مناقشه شابونه فرماو كفاراتنا كفارات چیشا انسان فرمزگین منو دماو نمایکا بپی بلو پی جماعتی پی نمایکاش دسو دیم کاتو ناراحتین کاتی آوی سردنه چین یا فرگرمه دسو دیم گیرو فرماو عرضم کر خواه جان کفارات اینا اچی نشانه فرماواش راس فرماوی ای محمد هر کسی اینا یجب جه کرو عاش بخیر و مات بخیر جیانش فروج بو بخیر جیان برسر و مردیچش فر راحت بو و کاتی کمی و حضور منی یک گناه جنیا بو پساینا اروجا علیبی بو که بو عزیزه کم چه گرنگ هن که هنگامی نپی مزگی راسی نگرک معرستا کرو اما فروكاتي دوس وشوي سيما ما يبي هورامان او ديمي وين مي مثلا هورامان ايراني نمو جماعتي ما كزن ما بو هورامان نمو جماعتش كذبو انا غلطي فرق ورن انا تشيع هرمانش كردين سرو انا يك دوري موزو جمزيكا ورده ورو انا قوتو مزيكا ما سرو نمنو هيزو مزيكا ما سرو نمنو هيزو تسنن واهل السنه ما سرو نمنو وشوي سكام اما واز جگر چه بارمه سیاست و ايش افراد مه وخلق مسلمان دیندار مه طاقت و سیاست و چی معنیه صاف و ساخت چنی خوای بخوا مکریو پیاکی یعنی نما کرا مزگی فراموش کرا اما لا دقای چانه هن تماشا کرمه یک کز بلو پین مو جماعتی چنی بو جماعت یک کز بلو وشوي سكام دقای چانه هن 500 کسی نشو 500 کسی جماعتنا آماده با حضور شابو حاضر با پشتم مالله که شاوه مکریو مزگیه کما بیناز بو بخوا برکت موزو رسق ما من فروکاتی وشوی ساوینونه فرمانیه کسابتو کچی فرکم رسخین رسخ شا سواره هو کارکه جانم ملده مزگی نما جماعتك تحرك بك جيبه جمع کرد انسان که هنگام منو په مزگی ویر کرو جیانوته و هر هنگام منی گر هنگام اپاس قاچل برس کریو خواجه گناه و وجب پلیو برزل کرو لاوش درجه و برزل کرو پلیو لخوجه خواه نزیگ بیو چینه زیاتر يعني خواه رحمته و مجوملتر رحمته يعني أبي كوري كعب أما خزبتو بيغمرياني صلى الله عليه وآله وسلم فرمواش من كورنا كزنيا دسم جيرو رامينو بي جماعتي فرمواش نخير رامو مادام قوشل إنا بانجي هرشم بي دي خوي مقر ما قوش ما إنا بانجي دي فرماو أبي كوري كعب باتي وجني بري يعني وشا وبي مزجي بباتكي دس جيري كزنا بباروش فرمواش أي بيغمريان صلى الله عليه وآله وسلم بخوا رانا دعباوشي وشن ميسر الرام حراش ما فرماشون بي جماعتك كيري دي فرماو اي باتي جيري دست شوهتا وكو ياوي مزگي تاوي خزمتو جماعتي جماعت بركتي فرقورن اشم هريو جا ايما با وريايو با اقاداريو اقاما جا جماعتك كيما بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرماو يانا دستو ديمة جوان جيري بو برو مزگي بين نمو جماعة الفرزة كان الرك بسان حج الكردو حج أن قورن تو يعني نما كرينا يعني أنا نمو مثلا نمر الكرد شو الركات الكرد أجر بي مزجينا كريش وسحو جار بسان
4 ڕکاتە کردەبوو 27 جارێ یا 25 جارێ بۆچی ئیمامی زۆهری کاتێکە ئەگەر نمێوەش فەوتیە بە جەماعەت 27 جارێ دووبارەش کرد واسە جەماعەتەکەم فەوتیە خوا جەل جەلالە مەلائیکەتێکی سەڵەواتێ ما ڕەحمەتکیانە پێ ئاکەسێ سەفی یەکەمەنە مردو یا لای ڕاست و سەفەکەوە مردو کۆمەڵە فەرمایشتی هەنێ فەرماوە جەفا ئینسانە کوفر و نیفاق چکۆوە سەرچاوە گێرو چانێو کە من سەمیع منادی الله ينادي إلى الصلاة فلا يجيب گۆشڵ چۆ بوو گۆشڵ جەبانگی بوو هاوەڕەوە نەکەرەوە حەی عەلە الصەلاة حەی عەلە الفەلاح نەچی دەمشو خاصە یعنی تۆ هاوەڕەوە نەکری بۆ پێی نماکەن نەلی کوفر و نیفاق و وشکی طەبیعەتی چانێوە دەست پێ نەکرد هەریوێجە ئێمە کۆمەڵە مەسائب و مەشاکیلی فرەما هەن مصیبەتی گەورە ڕۆماکەرانە ئەشم خۆ ڕۆما بۆ دەست بەرزکردنەوە پێی خوای جەل جەلالوو ئەخە تۆ ڕێ ناما بێ مزگی والله وبالله نەی پێ مزگی بە مەردەی هەرمانە مزگی آخر ئەگەر ئارۆ تۆ نما نەکەری مزگینە سابێ نما سەرۆ کردیۆ مزگینە وەڕانێ وەشە ویسەکەم ئەشم گرتمە ئاستوێ ماوە بەمێوە وێمارە جۆتێوە بە قووەت کەرمێ هەوڵێوە فرە گەورە دەیمێ بە حاولات کەرمێ حتا تاوێ مزگەکە ئاوان کەرمێ بڕوا کردێ کە یۆ غەریبە بێت لێ هەورەمان و ئێرانی حەز بە جەفا وشکی کەرۆ زانۆ مزگەکی حاڵیێنێ زانۆ مزگەکی شەوق و زەوقشان نییە بەخوا ئا منارە شکاتما کەرە محرابەکە شکاتما کەرۆ مزگەکە شکاتما کەرۆ ڕاستە مسلمان ئەشم ئازاب و کاسبینە ئازاب و بازاڕن بەڵام پوڵ گرسیۆ نییە مزگی تاعەت عەبدایەتی پەنای شەنە پاڵی شەنە جوانترین کاسبی و پاکترین کاسبی بەبێ خیانەت و بەبێ درۆ بەبێ قەسەم واردەی یانم هەریوێجە ئێمە ئەشم جوهد کەرەوە هەوڵ بۆ لاوێشۆ وێژ ڕێککەرەوە دەست پە نەکەرە فرسەتە جەماعەتێوە ڕۆژانە بڕێردە هەر ئیلا مزگی نەبی ئاڕۆ مەسا عەسرڵ نیمەڕۆڵ وێرەگەڵ یۆشە دما مدەتێوە تەر کەرەشا دوێ کەرەشا یەرێکە هەتا کەریش نماو بەیانی کۆ نماو بەیانی خێر و بەرەکەت و ڕسەق تەوزیع کردیەوە ئاما عائیشە جارێ وەشە دمانەوە بەیانی و تۆ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم تو ڕۆژ بیەوە نەفەرماوەش ئەچی کاتەنە کە ڕسەق تەوزیع کردی و بەرەکەت و خوای سەر و زەمینی و ڕسەق تەوزیع کردی و تۆ چی موسیۆ بێ بەرەکەت کردی دەی بەخوای ئێمە جای چانە فرە کاسبی کردمە مانیەمی حەج بەرەکەتمان نییە دەسو ئینە نەتیجەکەشە کە ئێمە ئیلتیزاممان نەبوو دینی و ئێمە یعنی دینداریمە قایم نەبوو تون و تۆڵ نەبوو پەیوەندی ماچەنی خوای قایم نەبوو ئینە نەتیجەکەشە بێ یانەوە بێ بەرەکەت بێ شەوق بێ زەوق پەڕ موشکیلە ئەم پێویستمانە بلمێ مزگی یەکتری وینمێ ئاگامەجە یەکتری بوو هەر مسلمان نامە مزگی ئەرەچی فڵان کەس نامان هۆکارش چێشە پەیچێشی نامان مشکلەش چێشە ئەشم دەمویۆ بیمێ تاخوا دەرو خێری ماوە نەکەرەوە خوا پێ خاترە گەورەی وێش دڵەکاما پەیوەندی کەرەوە مزگیۆ و داواژوە نەکەرمێ بە گەورەی وێش ئەگەر جەماعەتێوەمان نەکردن هەڵەیەوەما کردن جەماعەتەن عەفوەما کەرۆ ئەرحەم الراحمینە خوای گیان داوا و نەکەرمێ بە گەورەی وەڵجە گوناحەکاما وەش بە دڵما کێشە پێی مزگی یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين